بەڵێ بەردەوام دەبین دیارە زۆرن ئەو کەسانی کە کۆڵ نادەن و بەردەوام دەبن بۆ بەدەستێنانی ئامانجەکانیان. خوێندکارێکی خاوەن پێداویستی تایبەت سەرڕای ئەو ئاستەنگە زۆرانی کە لە ژیانی ڕۆژانی هاتوۆتە بەردەمی بەڵام کۆڵی نەداوە توانیوێتی تا قۆناغی زانکۆ و تا ئەو بەشەی کە ئامانجی بووە قۆناغەکانی خوێندن بڕێت و سەرکەوتنی گەورە بەدەستبێنێ. جاو خوێندکارە لە دووهۆکەوە ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت لەسەر هەوڵەکانی کۆڵنەدانەکانی قسەمان بۆ دەکات کە ئەمە دیارە هێز و ورە و توانایەک دەداتە ئەو خوێندکارانی کە بەبێ هیچ هۆکارێک دەڵێن کە کاتی خوێندنمان نیە و هەندێک بارودۆخ و بابەتی تایبەتی ژیان دەکەنە پاساو بۆ سەر نەکەوتنەکانیان. تایبەت بەم بابەتە خوێندکار شکری سعدی کە خاوەن پێداویستی تایبەتە لە دووهۆکەوە لەگەڵمان دەبێت. سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان کاک شکری بەیانیت باش بێ. دەپرسم هەوڵ و کۆڵنەدانەکانت بۆ ئەوەی بگەیتە ئەو ئامانجەی کە ئەتەوێت تا چەندە کار ئاسانی کردووە تا بتوانیت لەو بەشەی کە خواستی تۆ بووە ئامانجی تۆ بووە سەرکەوتن تێیدا بەدەستبێنی. بله افدم ها باش بیتن اس قطابی خدام پیدوی تایبه شکری سعدی نوکل کلیجا در منسازی قناغ دوی زانکو جیهان دوک دست به کیف خیران نهواد کم مزور سپاسی هواد کم راستی جی وکیا دیار هر کسک دمت هتا السروی دنیا هنی دمک و تشتاق بیتن پشتی مازن بیتن لابد هندک غریزه هنه شوانجی غریزه سرکفتنه و کارکرنه لیتن ده کسادا اف غریزه هنه پیدویه کار بو بهتا گرنده بهتا دوباره زندگی گرن و هر کسی که وی جیانه دو خدان هیویه لید بیتنش اگر چند آستانگان و چند به هیوی بون و چند تاریاتیا دست شوان هیویان بردا بیت لورا شکری که خدان پیدویه که تایبت دست هاوته و هدف خدانا چونکه قطابیه گول دست به که قطابیه که مندم بو یعنی دم خدا تعالی دای این اصل دنیای اف کرمه ادگل کر بو لابد شکری هندی هند نخوشی ادکرد تندرستی دا سخلمی دادیدن ش اگر نشتاگر یا بیدن ش اگر خارنا چوره سریا بیتن و حداد مایکش وانش هنه لورا شکری بریار دا ادیتر ماده من گلک معانات ادوی کرده هنه سخلمی دادیدن پیدوی افریقا از کار بکم و کوله ندانم داکو بگه همه آرمانجایی که اوجی کلیجا پزیشکیه لورا بسپاسی و سپاسیا وزارت و سپاسیا زانکو جهان دو کم جبور اقصاندناوی در فتحانی که افریقا از گه همه هیویا خو و خدمت خو ملت خو جواکی خوب کم باشە. هەڵبەتە لە ژیانی ڕۆژاندەدا ڕەنگە چەندین سەختی چەندین ئاڵنگاری ڕوبەڕووی ژیانت بێتەوانێ تاکو توانیوتە وەکو خوێندکارێک لە بەشی دەرمانسازی بخوێنیت و لە خوێندن بەردەوام بیت. چۆن ئەو ئاستەنگانت تێپەڕاندووە؟ بله براستجی عزیمه و اصرار پیدویه دف کسی هبن پیدویه همی گنج بزن و دست بیکو همیانجی برای هوا شکری پیدویه بزنیدن سرکفتنت مزن قربانی دانت گلکت مازنش بود وین لورا سرکفتن بطعم خود منی سرکفتن و چیج امجد بینین باید چنده چنگی گلک کفتن تداهین از بحث یک موقف کم ارهین زانن دمه از برف قطب خانه و چوم کشتا قطابی سرطایی و دم پشتینگه ناونجی و آمادهی چندین جارا ادوی کرسیانو که استعداری نشتی از کتیمه چندین جارا اتناف توزه دا گوزیمه چندین جارا رابویمه و چندین جارا پینوسش به من کتیه که من پی اتنویسا من دست نبوینه و چندین آریشندی و آستانگیندی چه که خودم پیدویه که تایبت بوم لی چیگی متزانی تیروش که گشبینیه و رونایی الدمایی که ویرکاتاری هیا لورا بردام بوم و بتوفیق خود افریقا از رونایی وی برهمید بینم لورا آموزگاری و نصیحت من با حوال و برایت من و خیش کد من اوه پیدویه هین هدف خوب دانن چونکی باورش من که هین کست گلکت سرکفتینه و غریزه و ارمانجت و طموحت گلکت مازن هنه لحتان وکت ناخه وداد برزنه افجا الناخ خوب گره داکو ناخ خوب بینی و بگه ارمانج و چتت گلکت مازن باشە. هەڵبەتە لەگەڵ ئەو هاوڕێیانت کە لە قۆناغەکانی خوێندن بەرکەوتندا بۆ ڕەنگە بەشێک لە هاوڕەکانت هیچ کێشەیەکیان نەبوو بێت بەڵام لەگەڵەوەشدا نەبوونی کات یاخود بۆ نمونە هەندێک گرفتی ئابووری هەندێک بابەتی دیکەیان کرد بێتە پاساو بۆ ئەوەی کە لە خوێندن دابڕابێتن یا دوورکەوت بێتنەوە یاخود سەرکەوتوو نەبوو بێتن. لە پاڵیا
کە تۆ بوونت هەبووە ئەمە تا چەندە ئومێدی بەخشیوە بە خوێندکارەکانی دیکە بۆ بەردەوامبوون لە خوێندن؟ بەڵێ ئەمە زۆر ڕاستە بەڕاستی یعنی ئەگەر ئەم ئۆوەردانێکی بۆ ئەوە هەنێ بکەین تەوفیقت خودێل سەرمە ئەو بوو هەردەم ئەم بووینە ژێدەرێک گەشتبینیە بوو چەندین کەس و کارە لەورە ئەسەردەم بژمەوان بڕاستی ژیان یا جۆنە ئاستانگێت خو ژیان یا جۆنە ئەزمونێن خو وێجا کەسێکی دە ئەزمونە بابی پێدەکردن کەسێکی ئەزمونە دایکی کەسێکی ئەزمونە ئابووری نەبوونە مادەیەکی گەلێکی باش بەدەست کەسێکی وەکی من تەندروستی و ساخلەمی و نەبوونە ئەندامێکی لێ ئەوە ئیمتیحانە و ئەزمونە ئەدوێ ژیانە هەنێدا لەو ڕاست بژمە هەوە ئەم ئەزمون و ئەمنوکەتێدا پێک و پێویە دەستە ئێکودۆبگرین بینە ژێدەر و مەزدەرێک گەشتبینی و ئومێدەوەریە بۆ هەفتو حتۆک و ئەمشین ئەدوێ ئەزمون و هەنەیە یا مەزن و سەخدا دەرباز بین و بسەرکەوین لەورە کە ئەس وەک قوتابی شکری سعدی پڕاستیژیم ئەگەر بەحس کورد بەحسێ موقفێکی خۆ بکەم کو ئەس خۆشی دەمەکیدا هادمە دابرین اش قوتابخانه نچوری و شنبون احتمال مادهك و سوء اقتصادي يعني بيجين أبوريك خراب نچور بين مالخو جايكي تفاقويز نجايكي تدبي منطقة ما مستا عن رفابري قطبخانه نزيك روزنا بيت كشكري واجد كخدام بيت فيها كطيبات اللورا اف اجريت هني همي بنا سبب شكري صالة كش خوندنا خو باش و بمينيت ليه بشتي في چنده هني من تمد درزي كيجي فرصة ديد و دوباره الزفري ما فهم بردامي داره اللورا هر کسی که پشکشه نوکه اش خواندن خو کر بیتن یانجش پنگا و گلک مازن و جون خو کر بیت هر پنگا و بیت هر کرتگی دا بیت از بیش متا بزفره زفرین چیترش نزفرینه لورا اوامای گلک پتره اش اوت شوی باشە دەور و بەرەکەت بە دیاریکراوی خوێندکارەکانی هاوڕێت لە قۆناغەکانی خوێندندا تا چەندە هاوکار و یارمەتی دەرت بوون؟ بله براستی یعنی زور جار اقصالیم یعنی گلک جار از ویچ تهند ویشم کو حوالت من اف کسید کو من تکلیت گل کری و بوینم برادر و حوالت من چش خزانه بی چهر جایی که دور بر بید جنگا من ازان کوی بید باورگن راست ظاهریان شبه هنه شکری قطابیه که من دامه دست نینن بینینه لی از هر دم بیجم شکری نخودان نه به دست و نه به بلکه شکری دهان و بیستان دست نه دهان و بیستان پهنه چونکی حواله هن باور کن او حواله لوروبرت من دست و پتوان و هم میتش تا اتخنت خدمت دام دا بوی چنده کوچجاری دی اس نکوم و ادیتا رو باروی آزارت پتر آزار و سختیت اوی جانا هنی نبم لورام راستیجی از دست هری که ماچید کم چاوی هری که ماچید کمش خیزان خود کس و کارت خو حوال و گیرت خو یک کو حتانوی که هری کار باید گلمن او بردامون به سروری بازه هنیم باشە دەکرێت کەواتە بڵێن هۆشیاری هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی لە ناویشانە ئەو قۆناغانەی کە خوێندنت بڕیوە لە بەرکەوتن لە مامۆستاکان و هاوکات لە خوێندکارەکان بەڕادەیەکی زۆر باش بۆ تا بتوانن پشتیوانت بن بابەتەکە وەکو بابەتێکی مرۆڤایەتی ببینن بله پراستی بشوایی که گشتی پیویم و راستی بینه برچاف که خلق کردستان بشوایی که گشتی کسایی که هندک مروفن خلقی که یعنی انسانیه یه مروف دوسته لی ام ودن جبیر نه که بیتن مرجع که گله که کم هبی شوان کسایی که دیتا بریندار کن یک کودتا ایشینن تا خمگین کن و افچندت جیانا من دا قناغ جیانا من دا چه بوده لورا برینو که ما مجه پیکر سالکش سالامون خواندن از کفتیات مداناندن چنکی روابر رازنه بو از القطابخانه او کولی دوامید کد خواندن خوب رفا مش برنه کو ابوری من یواش و انا شیام چم سردان قطابخانه کو دیتر کم لورا راستی جیان پیکتن و هر جوا که هر ولاته که پیکتنش کسان کو کسی باشو پشتوان هیا و کسی هفرک هیا و کسی هیا هاری کار نبیدن گلته بس ادبیج ما خودم پیدوی توبت همیو ادبیج ما هر کسی که یک وزر کردن جواکی ما جواکی که نه باشه و نه مروف دوسته و ترسیتن وی پنگو و پاوت و بیتت میدان و جواکی دو ادبیج من نترسه ادبیج ما تا باور که جواکی ما نوت پنج ساده جواکی که سخلمه دهوری کاریه کتل هر جایی که تو چیه او پنج ساده تیجی باور که از منوتا باشه محکر او پنج ساده و مایجی جواکی دو نمینید اری پاکو عزیماته پاکو عزیمو شکری هک شکری هفرکیه نکد پاکو چطم سرکفتنایی ما لورا وره پیس وره ناف میدان جواکی دو و بار که خوب نده تو شی
باسمك جلك باش اتناوا جواكي دهيلي و جواك دبوده في درفت رخصني چینکی جواک که ساخلم متگشتیا ام وان حالت نادر ناکینه چه ولدف ما چنینن. باشە. هەڵبەتە لەگەڵ قۆناغەکانی خوێندنا بەشکی زۆری خاوەن پێداویستی تایبەتەکان کۆمەڵێکێشە و گیر و گرفتیان هەیە و کە ڕۆژانە ڕووبەڕوویان دەبێتەوە. دیارترین ئەو گرفتانەی کە لە ناوەندەکانی خوێندن لە قۆناغی سەرەتایی تا قۆناغی کۆتایی ڕووبەڕووی خاوەن پێداویستی تایبەتەکان دەبێتەوە خۆی لە چیدا دەبینێتەوە؟ بله. براستی گله سپاسدار کم بو وی بسیار هنه. از گله حس کم السرو خلاهنه تکزیل کم تکزیل و خلاهنه کم. هیویک بو دستحالات ما بو جهان پیوندی دار هر نوونده که حکومی بیتن یا جیا نه حکومی بیتن از داخوزی هیویا ورا جای جد کم ادیتر هزرای که من دامی بکن. که من دام نبتنه کسی که جوی سری هی و حتی که شایسته که دارایی بوی بهتر مزاختن و هندوز نزده در نخیر که من دام مروفه هست و سوزت هین آرمان جن هین لورا دبینی بهرا پتر احتمال قطب خانه درج کنو هزرا که من دامی نهات یکرن آنکو پیس کن دبینی نووندن زانکو پلیبورین و نبونا آسانسورا و نبونا رامپا هرچند زانکو نو که از لی راستیف تشتبر چافر گرتیا بو ما رخصاندینا و آماده کردن لیاب شویه گشتی بو حریم همیت بیشم بو کردستان همیت بیشم نسبا نهزر کردن بو که مندام و حقوق توی که وقت خواندن و وانشتا گله کمتر الچاف جندی براستی جا و راستیه که مروی آزد ایشینیتن امنا بیجین درفت بینایی تدان بله در حکومت و هر کس حضور هاری کاره لی ادگلوی چند لازم پلانه که درست یا اکادمی هبید که چاوی که مندام هنه پی گهینن بونمونه اگواز خطابیل سرطاییه من مامستا هبون از ادکر من بلی خود باوش و خودارات کرم و سربانه دو طابقیتی خصم حتی کبشم ایک ازمون انجام بدن و حتی دمایی کش من تشتتنه یانجی ساله که خطابخانه که ما مستاد چنکی تنه بابت خو شروعات کرد القاطع دوی و نهوما دوی و اسنش شام سربان پیسکاب کردم ادیتر شکری که مدامک هاته ببار کردن اجزانی نوی بابت هنی لورا از گله تکزی که خندکاره که اندام لوی چندت کم هیوی ورجا من حکومت و جهت پیوندی اوه الهر جهه که حکومی الجهن گشتی جهن نه حکومی هزرامه که من دما بگن چنگی براستی از دو خاله گله پیز بیجم براستی دمی ام بینین بوم ترامپا یان جیره کن درستت که من دام نادی نچکر نو گلمنایشینید ها هزر نکنه و گلمت ایشینید بلکه یا پتر مت ایشینیدن اوه ایدیتر حکومت هکو وانشتانه کت هست پبونا منو کت لورا هیوید کم هست پبونا ممکن و وان خدمت گذاری و ما بردست بکن باشە هەڵبەتە بە دڵنیایی ینی بە شێوەیەکی گشتی تەواوی خاوەن پێداویستی تایبەتەکان و هاوکات خوێندکارانیش بۆ دابینکردنی پێداویستیەکانیان بە شێوەیەکی گشتی با بڵین لە کۆمەلگا و لە نێویشاندا لە ناوەندەکانی خوێندندا پەیام و داواکاریان هەبووە ئەم پەیام و داواکاریانە بە تایبەتتر وەکو خوێندکارێک کە گەیشتۆتە لایانی پەیوەندیدار ڕەنگە وەڵامتان وەرنەگرت پێ وەکو خاوەن پێداویستی تایبەتەکان لە ڕێگەی ڕێکخراوەکان و لە ڕێگەی هەوڵەکانی خۆتانەوە بە تایبەت چینی خوێندکار دەکرێ بڵێ چینێکی زۆر زیندوتر و گەنجن دەکرێت پەیامەکانیان پەیامی کاریگەر بێ تا چەندە هەوڵتان داوە سوور بن لەسەر بەدەزێنانی مافەکانتان بله براستشی مگلک هول داینه شون هول دانه که از دوای توی که من دام بحث خوی کم هر دم من اف بسیارش خود کرد شکری ده تو چه ولی که ما فین که من دام بتر بهنه پاراستن ده چه ولی که بتر بهنه برچاف کردن من از خوی کرد اثبات وجود کردن خو يعني إثبات وجود دم تتهيت نوفا ميدان جواكي دا تتبيجي جواكي أسيهين تتبيجي جواكي أس ده هفركي كم تتبيجي جواكي أس ناكي ما دامك وخدام بيدفيه كي طابتم ابتن دد ناف چار ديوارن جورا مالا خودا بم هكو تتهي روبا روبونا في جواكي هنيت كي إديتر أفكسن دور بر ده هست بابونا تاكن ده هست بابونا ما في حقوق تاكن لورا شكري دميكو هاتي هفركي جواكي كري باور كان خالص سرکی که من ویا از بگم ها کانالی که وکی نوکه یا جر کانالی که دیده بیچافه کفنه دمی کود کتن بیدنش اگر سرکفنه دبن افریقا و آسیا هل بجارتیم لی گلوان سرکفنا پید ویا برچاف کرنه که بدین حقوقت که من دماهیم باشە کاک شکری هەڵبەتە کۆڵنەدانەکانت تۆی گەیاندۆتەم قۆناغی ئێستەوە کو دوا پرسیار ئەمەوێ پێت بڵێم ئامانجی شکری وەکو خوێندکارێکی خاوەن پێداویستی تایبەت لە داهاتوە چییە؟ بله براستی که اختصاص خدا اثر بیشم از همین هولو دیدم
واز داخوز من باور جد حکومت کوکی برین که هاری کار بید کلمه که وقت خنده کار کی که من دام افجاره جد قناق بیش دادی هاری کار بید گلن من گله که دویدن روزا کش روزا بیدن از اون پزیش که کیان روز داره که گله که خودانشیان چینکه ادزانم که من چه معانات دیدی نه از حس که من معانات سر خلق خود سر خوشتویت خود سر جوای که خوراک ام لورا افریقا شافوا روجات كمايك لورا افريكا بساعات زادتر قدام جمالين زادتر تخينم دوكو بما نوجدورك وسر الرمي بوفيجفا كهاني لورا ان شاء الله بدهادي ده هدف ما او كوبينا كسك مختص خودانشيان سپاس هەمیشە ئومێدی سەرکەوتن بۆ ئێوەتای خوێندکارانی دیکە دەخوازیین زۆر سپاس بۆ شکری سعدی خوێندکاری خاوەن پێداویستی تایبەت کە ڕاستەوخۆ لە دهۆکەوە لەگەڵمان بوون.